و دەبێ هاوڵاتیانیش هەموو ئەوە بزانن لە بۆ هەر سواروێک کە لە شەقام دەڕاتن ئێمە دوو شروتمانەیە دوو جۆر بەڵگەناممانەیە کە پێویستە یەکیان کە ساڵیانەی ئەو شتەیە کە لەگە ساڵیانە توابلوی کەشی پێدەدرێتن واتە دەبێ تۆمار کرابێتن دومیان ئەو کەسێک کە لێی دەخڕێتن دەبێ مۆڵەتەکەی هەبێتن ئەوانەی کە ئێستا ئەو کاری دیلیڤەری دەکاتن یاخود ماتۆرسکیل بەکاردێنێتن دەتوانن بڵم 180 ئەوەی کە تەنانەت لە ڕووی یاساییشەوە ڕێگا پێدراونینە کە مۆڵەتیشان پێدرێت کە غێری عراقین بەپێی یاسای عراقی ئەوەیە کە خەڵکی غێری عراقی تەنها لە بۆیە مۆڵەتی تایبەتی هەبێتن واتە مۆڵەتی ماتۆرسکیلی پێدا نادرێتن جا ئەوانەی کە ئەو ماتۆرسکیلانە لێ دەگیرێتن هەم لە ڕووی یاساییەوە ڕێگا پێدراونین چونکە مۆڵەتیان نیە هەم ماتۆرسکیلەکانیشیان ناساییە چونکە شروتی تۆمارکردنی تێدانیەوە بە قەساغات بە تەحەداوە دەڵێم لە 2013ەوە تاکو ئێستا یەک ماتۆرسکیل لە خاڵە سنووریەکانی هەموو هەرێمی کوردستانەوە داخل بوو بێتن و بەرپرسیارم لەو قسەی خۆشم یەک ماتۆرسکیل بتوانێت ئیسپات کاتن کە مەنەفێستی هەرێمی کوردستانە ئەوەی کە لەسەر دوکانەکانە دەبینین یان خەڵک ماتۆرسکیلەکە دەجێ دەڵێ مەنەفێسم پێە وەرەقەیە کە ڕسمی کۆمەڵک ماتۆرسکیل لەسەر کراوە لەسەر نووسراوە المواصفات الفنیە للمەرکەبە ئەوە شتێکی دروست کراوە کاکەوە مەنەفێس نییە مەنەفێستی ئەسڵی ئەوەیە کە سێ پەڕەیە مۆر و لۆگۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەسرە مواصفاتی کاملی ماتۆرسکیلەکەی خاڵی داخلبوونی بەلەد المەنشەئی لە وڵاتێک دروست کراوە ڕقم شاسی تێدا مواصفاتەکانی ڕەنجی هەموو شتەکانی هەمووی تێدا سەبارەت بە شوێنەکان ئێمە بە دوواداچوونمان کردووە ئەوە لە خاڵە سنووریەکانی عراقی فدرالەوە داخل دەبێتن لە بەسڕەوە داخل دەبێتن بە حاویە داخلی دەکەن نازم لەو شوێنانە چۆن داخل دەکرێتن ئایا بە پارەیە من ناتوانم بڵێم بەس شێوەیەک میمە لەوێش بە شێوەی قاچاق داخل دەکرێتن کە هێنان دوادەهێنە شاری کەرکک لەوێ پارچێ دەکەن وەکو پارچە یەدەک داخلی هەرێمی کوردستانی دەکەن دوایسە لە نوێ لە گەراجەکان دەبەسرێتەوە